ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی داپۆشینی عیب و عاری خەڵکە، نەک ئاینی ئابڕووبردن و حیابردنی خەڵک. هەر لەبەر ئەوەشە کە ئاینی پیرۆزی ئیسلام حرامی کردووە بە دوای عیب و عاری خەڵکا بگەڕین. جاسووسی تەجەسوس چییە؟ ناو خۆمانە جاسووس یعنی دوو زمان و فیتنە، بەس جاسووس لە قورئان و حەدیثە لە زمانی عەرەبیە واتە ئەو کەسەی بە دوای عیبی خەڵک ئەگەڕێ، عیب و عاری خەڵک ئەگەڕێ بزانم دەی فڵان کەس غەڵەتێ بکات، دەی خوایە غەڵەتێ بکە حەیە بەرم. ئەمە حرامە لە ئیسلامە. فڵان کەس لە خوا بازایدە غەڵەتی کرد، بەخوا فڵان مامۆسای چاک حەیە برد ڕسوای کرد. دەمی خۆت بگرە برای بەڕێز. ئینسانی ئیماندار نابێ بەم شێوەیە بێ، عیب و عاری خەڵک باسکەی نابێ بەم شێوەیە بێ. بۆی پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە فەرمی هەر کەسێک بە جوانی گوێ بگرین، هەر کەسێک بە دوای عیب و عاری برایەکی موسڵمانیدا بگەڕێ، بە دوای عیب و کەم و کوڕەکانیا بگەڕێ، دەی بزانم چییە کا خەریکی چییە، فڵان کەس هەرچی دەستکەوت لەسەر فڵان کەس پێم بڵێ، معلوماتی خراپم لەسەری بۆ کۆکەرەوە. ئەمە سزاکەی چییە؟ هەر کەسێک بە دوای عیب و عاری خەڵکا بگەڕێ، خوای گەورەش بە دوای عیب و عارەکانی ئەگەڕێ. ئەگەر لە ماڵەکەی خۆیشیا بێ خوای گەورە حەیای دەبا و ئابڕووی دەبات. بۆ چەند کەسێک لە ماڵ و حسابی بۆ ناکری، هۆکارەکەی چییە؟ یەکێک لە هۆکارەکان ئەوەیە بە دوای عیبی خەڵکا ئەگەڕێ، خوای گەورەش وای لێ کردووە ژنەکان و مناڵەکانی بوونەتە بەڵایە بۆی، هەر حسابی بۆ ناکەن. نە ژن نهێنی پیاوە پارێزێ، نە مناڵ نهێنی باوکی دەپارێزێ، نەهی دایکی. بۆچی؟ لەبەرەوە وەکو بەڵایەک خوای گەورە نردوێتی بۆی، چونکە بە دوای عیبی خەڵکا ئەگەڕێ، خوای گەورە وای لێ کردووە مناڵەکان و خێزانەکەی خۆی پیاوەکەی خۆی بۆتە هۆکاری بۆی عیبەکانی باسکە. خوای گەورە حتا لە ماڵەکەی خۆشا بێ ئابڕووت دەبات، چونکە تۆ بە دوای خەڵکا ئەگەڕی. کەواتە هەر کاتێک بە دوای عیبەکانی منە گەڕایی، بە دوای عیبەکانی فڵانە گەڕای، دڵنیا بە خوش بە دوای عیبەکان تا ئەگەڕێ، واتە خوای گەورە لە ماڵەکەی خۆتە لەناو کۆمەڵگادا ئابڕووت دەبات. بۆی کەواتە ئاگاداری خۆت بە.